بەڵێ ئەمساڵ یەکێت تۆپی کوردستان دوای ساڵانێکی زۆر لە وەستانی جامی هەرێمی کوردستان بۆ جارێکی دیکە جامی هەرێمی کوردستان بەڕێوە برد من دەمێ سەرۆکی یەکێت تۆپی کوردستان کاپتن تاڕق عەبدوڕەحمان وەرگرم لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانتێکە کاپتن چیتان هەبوو لەسەر جامی کوردستان کە دوای وەستانێکی ماوەیەکی زۆر جارێشتر دەستان پێ کردەوە. پێشەچی سپاس دەکەم بەخێر بێت تەمان من دەمەوێت لێکوانە پەیامێک بنێرم بۆ جەنابی سەرۆکی حکوومەت زۆر سپاسی دەکەین کە شایستە داراییەکی بۆمە خەرج کرد دەتوانم بڵێم ئەوە وەزبەی یەکەمە ئینشەڵڵا وەزبەی تری دووە بۆ ئەوەی بتوانین زیاتر خولەکانی کوردستان بەڕێوە پێکتر ئەنجام بدەین. ڕاستە خۆلی جامی کوردستان ساڵانێک هەبووە بەڵام لەسەر ئەو ئاستە نەبووە ئاستی ئێمە ئەو ساڵە بەشداریمان پێیان کرد لە دەرەجە 2 دەرەجە یەکەکانیش لەگە دەرەجێ ممتاز هەمومان پێکرا تێگەر کرد یعنی سەرتاسەری بوو کاسەکە. بەڕاستی من دەمێت لێکوانە شتێتتر بێم یەکێتی تۆپێک کوردستان هەموو لە تەوقیتاتی خۆی کە دامان نابوو وەختی خۆشمی ئەلانمان کرد لەکن بەڕێزدان لە ئەلام تەوقیتاتەکان وابزانم لە تەوقیتی خۆی هەموو یاریەکان خولەکان دەستی پێکرد بەڵام لە نیهایەتەکەی دەتوانم بڵێم چەند یاریەک دوا خرا یان پێش خرا ئەوەش زروفەکی یانەکانی کوردستان بوو کەوانی بەشداری خولی عراق دەکەن ئینشەڵڵا ئەو ساڵە زیاتر هەان دەدەین بۆ ئەوەی بتوانین لە تەوقیتاتی خۆی یاریەکانیش ئەنجام بدێتن بەبێ دواکەوتن خولی کوردستانیشمان زیاتر بەرەو پێش دەبین لە بەرەوەی ساڵانە ئەمە سوپەرمان دەبی کاسی سوپەریش عادەتەن بینی بەتەلی دەوری یان بڵێن خول کە نایابە لەگەل جامی کوردستان دوو پاڵەوانەکە ساڵانە یاری دەکەن. کاپتن سێچار بابەتێ پێیوەستە بەیەکدیەوە شایستە داراییەکان بە تایبەت بۆ نابشوانان و سەرپەرشتیاران و یانە پاڵەوانەکانیش پلەی یەکەم و پلەی دووەم واروە ئەوانەی وەرزی ڕابردوش کە گلەیەک دەکەن کە دەڵێن هەتا ئێستا پێمان نەدرا و دیاریش نییە کە پێمان دەدرێت دەتوانین و بابەتەمان بۆ یەکلاکەوە بڵین چی بەسەردێ بابەت من دەتوانم چەند کەسێک بکەمە شاید نەک دەتوانم زۆر کەس بکەین شاید ئێمە وەکو یەکێت تۆپی کوردستان ئەوەی لە حکومەت بۆمان تەرخان کراوە لەسەر ئەو مەبلەغە پارەیە خولەکان ئەنجام دەدەین و شایستەکانیان دەدەین یانەکانی ئەوانی کە بووینە بەتەڵ و یان یەکەم و دووەم وانە ئەمە تاکو ئێستا کە ئەو مەبلەغە پارە کە ئێستا لۆمان هاتی هەتا ئێستا وەرمان نەگرتووە بەسکەوەری دەگرین ئەوە ئی ناو بژوانان و سەرپەرشتیاران و ئەوانی مەسەلەن بڵێن هەندێک مۆزەفینمان ناو ئیتیحادی ئەوانی کە ئیشیان کرێت چەند مانگە ڕاتیبیان وەرنەگرێت ئیوانەیە و هەروەها ئەگەر لە وەزبەی دووەم کە کرا هەر پارێک بێتن لە حکوومەت ئەمە لۆیانەکانە لۆ بەتەڵەکان لەوانێ ئەمە ناتوانین هەمان وەردەگرن لە یەکەم دەزانی چۆن لەوانەیە لە وەزبەی یەکەم نەبی لە وەزبەی دووەمیت بەس بەڵام ئەمە بڵێن داوامان کردیە بەڵێ ئیپارە کەشمان داوا کردیە دەستزانین هەندێک خول کە کرایتەوە من نەمکردەوە وەکو یەکێتی کە من تێدەم هەندێک خول کرابووە بەتەڵەکان دیار کرابوون بەڵام کە پارە نەدرایە ئەو وەختی نازەم لە نەدرا بەس ئەمە وەکو یەکێت تۆپی کوردستان ملزەمین کە پارەکە بدەین ئەگەر لە حکوومەتات دیان دێنێ بابەتێشتر پێوەستەیەکە لە حکوومەت کە دەدا بۆ چێە بۆیان خلاصەوە کاپتن دوای کۆتایی هاتنی خولەکانی ئاستی پێشکەوتوان لە جام و لە سوپەر و لە خولی نایابی کوردستانیش ئێستا کاتیەوە نەهاتوەکەوە هەڵبژاردەی کوردستان دروست بکرێت و بەشداری پاڵەوانتیان بکەن یاخود سپلانێکتان هەیە من دەتوانم بڵێم تەوزیع حەچی بدەن لە 22 ئەو مانگە شاندێکی یەکێت تۆپی کوردستان لەگە وەزارەتی ڕۆشنبیری سەردانی وڵاتی بەریتانیا دەکا لۆ ئەوەشە کە لەگەڵ یەکێت تۆپی بەریتانی لە ڕێگای وانیشیان بڵێن بتوانین ئەگەر ئەمە لەگەر یەکێتی تۆپی جیانی قسە بکەن لەبەرەوەی لە سیستەمی وان دەڵێ تۆپی پێ بۆ هەمووانە ئێمە ژێکینەوە وەکو قەومی کورد هەرێمێکمان هەیە سەر بەخۆیە دەمانەوێت نا لە ئێستاوە بچینە تەسفیاتی کاسی عالمەوە نا بتوانین چەند خولێک ساڵانە ئەنجام دێنێ ناو هەرێمی کوردستان چەند تیپێک میێوانداری بکەین بەشداری پێدا بکەین بتە ساڵانە پێی دەڵێم بتوڵاتی دووەلی ودی دەمێ وەکو مراقب بچین ئەوە زۆر ئاساندا ئینشەڵڵا لە بە پاڵپشتی حکوومەتی هەرێم چکو ئاگاداریان هەیە بە پاڵپشتی برادەران ئەوانی وەرزشوان دێرینەکان هەنوو لە دەرەوەنا یان بە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاگەیاندکاران ئەوان لە دەرەوەنەوە لە ژوورەوەنا ئیشەڵە بە جوودی هەمویان ئەو شتە ئەنجام دەدرێت و دەگەینە ئامانجێکی باش. کۆتا پرسکە بپرسین
کاتێک کە کۆتایی بە خولێک دێتن سەرەتایەکەی دیاری دەکرێتن بۆ وەرزی داهاتوو پلانتان بۆ ساڵی داهاتوو بۆ خولی نایە بۆ جام بۆ پاڵانتەکانی کە چۆن دەبێت هەموو پاڵەوانتێک کە کرایە ئەنجامی دەدەینەوە بەڵام ئێستا کە نیهایەتی کە جامی کوردستانە لەوانەیە کاسی عالەمیش بێ ئەو ساڵە مانجی یازدەیە دانیشتنەکمان دەبیتن وەکو یەکێت تۆپێ کوردستان و وەکو چەند کەسانیش بانگ دەکەن ئەوانی دەتوانین بڵێن لەسەر مستەوای خەبیر بی ئەوانە بانگ دەکەین بۆ ئەوەی داهاتوو لەکەینەوە دەست پێ بکەین ئەگە دەستمان پێکرد چەندمان پێدەچی یعنی ئەو تۆقی تاتانە ئیشەڵڵا لە وەختێکی نزیک دادەنیشن و ئەنجام دە بەس خولەکان هەموو دەکەینەوە خولەکمان زیاد دەبیتن ئەوش یەک یاریە پێدەڵێن کاسی سوپەر ئەوش بینی بەتەلی خولی نایاب و جامی کوردستانە ئەوش پێشی خولی نایاب ئەنجام دەدرێت خۆش کافتنە زێتماندای سپاس بۆ زانیارەکانت